ڕۆژی وە هەیە هەتا ئێوارە ڕەنگە دە چا دوانزە چا بخۆم ئەو چایشی نامێ زۆر تۆق بێک ڕوون بێ چایشی وەسەد کەم شەکر زۆر پێنیشم لەسەر چا نییە بەس بەخوا فێریان کردم ڕۆژی چوار پێنج چا خۆم بەزی تر چاکانی شوێنی دە دوای ناخواردن کەشتی چەورە خۆی عادەتەن هەر چاکە خۆشە جا کورد بیت و چا نەخۆی یعنی هیچ نەکردووەی تر چوار چا بۆ پێنج چا ئەخۆمەوە تاڵیش ئەخۆم چای تاڵ ئەخۆم چای وەکو ئیشارەتێکە بۆ ڕێز و بۆ ئەو شتانە ئەبێ بێنن ئەی چایت بۆ نێن معنای ڕێز لێ نەگیراوە چایەکم بەرێ وەک چاوی ڕەش بێ لێوی پیاڵەکەش لێوی وەک لێوە دگەش بێ زۆر سەرنجمدا مەیلت نەدامێ من و تو شیرین تۆ تاڵت دامێ تێک ڕاستێکی دوانزە سیازە چای بخۆم چکە من زۆر لێرە جاروای لەش تۆ تا دوو تا سێ لێرم هێر چاکە چاکە ئێساگەرەوە نەبێ مێشمە مرتاح نابێ لەم بێ بازاڕی بێ معاشی و بێ کەسابەتیت هەر مەجبورین چاکە بخۆی وڵا سێ چوار چاخۆ ئەوە لە ماڵی خۆمان چاوم چم و ماڵی باکم سێ چوار چای کەژە بە زۆری دوای کەواب حەزم لێتێ بەس دوای کەوا خۆش یان دوان یان یەک یان ئێواران بەیانیان جەوە دانێک و جەوە ئێوارانش دانێ لە ماڵی خۆشم هاوسەرەکەم خۆی ئەو حەزی لە چا خۆش دووسێ لەباتی ئەوەی کە سەرێشە حەبێ بخۆم چاکەیە خۆم ئەو چایە وای لێ کردم ئەگەر ڕۆژێنێ خۆم سەرێشەیەکی عەجایبم گرێ چاکە داهمە معدەلیە تەرە بێ بخورێتەوە قاوەم کاتێ ناخورێت چکا بەکەڵکی بۆ کاتێ باشەکە خەو لێ نەکەوێ ئیشە شتێکارەوێ قاوەی خۆی توێتە خەو لێ ناکەوێ باشترە هەڵەگە مزمعێکی مسەقەفایشە شوێنێک و قاوێکی تاڵە بوێنم بە زۆرە خۆی ئاوای خۆم بە زۆری خۆم بەس بێ بڵێن قاوا خواتەوە هەر چاکە چاکە وەڵا ڕۆژانە 5 تا 6 جار بە تایبەتیش لە دوای نانەکان لە دوای خواردنی نان شاد خۆشە ئیتر تاکەشتیش کە دووبارە بوونەوەی خۆش بێت و بەچاو